ساوتان لێ بێوم کاتان باش لە مەراسیمێکی تایبەتدا ڕووفاتی 1972 ئەنفالکراوی کورد لە مۆنومنتی ئەنفال لە قەزای جەمشەماڵ بە خاکسپێردران مایکێم جارێک کێننمان تایبەت کردو لەسەر پرسی ئەنفالی کوردان وارسی ئەنفالکراوانە دوێنین بزانین پەیامیان چیە لەگەڵ گەڕانەوەی ژمارەیەک لە ڕووفاتی ئەنفالکراوان داواکاری ئەوان چییە خۆیانە دوێنین لەگەڵمان نابن. بەداخەوە دوای 36 ساڵیانی و دوای 4 ساڵم ڕووفاتانە لە توبعاتلی باغا ئێمجا گەڕێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. من وازانم یعنی بەداخەوە مەسلەی ڕووفات و گۆڕی بە کۆمەڵ کاری ئەولەویات نییە لای حکوومەتی هەرێمی کوردستان چکم ئەو تەکنیک و میکانزمەی ئەمان ئیشی پێەکەن بۆ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و گەڕاندنەوەی ئەگەر وا بێ ئێمە سەدان ساڵی ترمان پێویست یعنی بۆیە سەیری ئەەکەی ینی زۆر خوێن ساردانەیش لەسەرم قەزیاکەن ینی بە ئیشی خۆیانی نازانن تۆ لە 2010 لە 2009 ئەم گۆڕە هەڵدراوەوە لە توبعاتلی بەغایە یعنی چی 4 ساڵە لەوێ یعنی ئەم حکوومەتە وەزارەتی شەیدان دام و دەستگا پەیوەندیدارەکانی چۆنیش لەسرم دۆسیەکرێ بەم شێوەیە یعنی تۆ گۆڕێک تێناوەتەوە تا ئیسا 1669 ڕووفات گەڕێنراوەتەوە هەرێمی کوردستان بە تەحەدا و فەحسی دیهنەی بۆ یەک ڕووفات نەکراوە تازە بە تازە سامپڵی خوێن وەرەگرن کە سەیری وەرگرتنی سامپڵەکە و تەکنیکەکە یەگری ئالیەتەکە زۆر خاوە و زۆر بێپلانە بەداخەوە کە تۆ قەزەیەکی تێ قەزەی گەورەیە ئەمە قەزەی نەتەوەیەکی 40 ملیۆنیە قەزەی من نییە و قەزەی شارێک و شخصێک و حزبێک و زۆنێک نییە بەداخەوە ئەم هێزە سیاسیانی ئێمە ئەمەیان دابش کردووە بە قەزەی شخص و حزب و منەماڵەیەکی دیاری کراوە ئێتۆ لێرە پەراسیمێکی وا ئەەکەی هەمومان بۆ یەکتری باسی ئەنفالەکەین ئێتۆ مەراسیمێکی وا گەورە ئەبێ هەرچی نوێنەرایەتی وڵاتان و حکوومەت عێراق و هەموو دەستگا پەیوەندیدارەکان لێرە بن بەداخەوەی بینی هەر خۆمان لێرەین هەر خۆمان بۆ یەکتری باسی ئەنفالەکەین 30 ساڵی ئێمە بۆ یەکتری باسی ئەنفالەکەین ئەی تۆ تۆڕێکی هەواڵی نێودوڵەتی بێنە ئەم گۆڕە بە کۆمەڵە سەدان چیرۆکی تایە هەر ڕووفاتێ لەمانەس چیرۆکێکی هەیە ئەی بۆ ئیش لەسەر ئەمە ناکەین ئەی زانیاری ئەم گۆڕە بە کۆمەڵانەکەی ئاشکراکەی تۆ تا ئیسە چەندین گۆڕی بە کۆمەڵ هەڵداوەتەوە کوا زانیاریەکانی ناو گۆڕە بە کۆمەڵ کوا دۆکۆمنت و داتا و زانیاریەکانی ناو ئەو گۆڕانە بەدەیان تەن جلوبەرگ و پێداویستی ناو گۆڕە بە کۆمەڵەکان تا ئێشتەش لە ژێرزەمینەکان لە هەولێر و سلێمانی هەڵگیراوە ئیدارەدانی دۆسی ئەنفال و جینۆساید بەم شێوەیەکرێ ئەمە یعنی وەکو حکم آخر سێری حکمڕانی کوردیەکەی سەیری ئەمەش نمونەی حکمڕانەکەیانە یعنی ئێمە دڵخۆشین بە هاتنەوەی ئەمانە بەڵام بەداخەوە بەم شێوەیە یعنی دوای 30 ساڵ ئەسڵ خەڵک بەڕاستی پێت بڵم ئینتیمای نییە بۆم گۆڕانە ئینتیماکە ئەوەی تۆ بزانی ئەمانە چین نێرن مێن مناڵن گەورن تەمەنی چییە لە کێوە نزیکە ئێمە 15 ساڵە هەر با 2010شیان بۆ حسێ بکەین ئێمە داوای داتابەیسێکەکەین کە هەموو کە سوکاری ئەنفالکراوان فەحسی دیێنەی هەبێ ئەمە یعنی نەکرامە 20 ساڵ ئەمە نەبوو ئەیەکەیە بێ یعنی ئەم سیستەمە سیاسیە بەس بیر لەوا کاتۆ چی وەبەرهێنانی تایە چی پارەی تایە چی استثمارە ئەوواکە ئێخر نابێ خو ئەمە قەزیەکە بۆ من نییە بە شخصی ئەمە خزمەتی ئەو قوارەیەتەکە کە تۆ بەرهەمی خوێنگی ئەمانەیە ئەو قوارەی هەرێمی کوردستان ئەمە پێگەی هەرێمی کوردستان بەهێزەکە ئەگەر تۆ بتوانی استثماری کەیت و بەکاری بێنی لە ڕووی سیاسیەوە بەڵام بەداخەوە ئەمانە جگە لەوەی وەکو شۆیەک پیشاندانێک وەکو شتێکی بەداخە وەکو شتێکی خێڵکی و بنەماڵی تەعامل لەگەڵ ئەماکەن ئەمە شتی شخصی نییە ئەمە سەروەتی نەتەوە میلەتێکی 40 ملیۆنیە بەڵام بەداخەوە زۆر بە شێوەیەکی یعنی گونجاو تەعاملی لەگەڵ ناکرێم دۆسیە لە ئاسی گەورەی ئەو دۆسیانیە تێگەی کە حکومڕانەکانی کورد یعنی میلەتێک جینۆساید کرابێ بە هەزاران هەزار گوندی وێران کرابێ شایستێ و جۆرە حکومڕانی بەڕێوەبردنەیە کە ئیداراکرێ هەر ئەوەی کە تۆ ئەم قوارەیە بەرهەمی خوێنی شەهیدان و ئەم کە سوکاری ئەنفال و ئەم ئەنفال کراوانەیە هەر ڕۆژی لە بەغاوە لە دادگای فیدراڵی بڕگەیەک و یاسایەک دەرەچێ بۆ بچووکردنەوەی ئەو قوارەیە ئێمە دژی سیاسەتیەکێتی و پارتین بەڵام دژی قوارەی هەرێمی کوردستانین ئەمانە بەرهەمی خوێنی شەیدان ئەم قوارێ چۆن پارێزگاری لەو قوارەیەکەی ئێمە لە کاتێکە ئەمانە هاتوونەتەوە کورد ناو ماڵی لێکترازاوە سیراع و ململانەی هەیە لەسەر دەستکەوتی شخصی حزبی ناوچەی ئیدارەدان و حکمڕانی بەم شێوەیەکرێ یعنی تۆ ئەمە لە کاتێکایە کورد بارودۆخێکی نێودەوڵەتی و سیاسیە لە ناوچەکەیە کەس نازانێت داهاتوی کورد نادیارە بەڵام سیاسیەکانی ئێمە هەر لە هەوڵی ئەوان بزانن حزبیان و شخصیان و زۆنەکانیان چۆن بیرەکاتەوە
ئەی بۆ لە ئاستی گەورەی ئەمانین هەموو شتێ بابەتی مزایدە بێ مەسلەی ئەنفال و جینۆساید بابەتی مزایدە نییە بابەتی یەگرتی و تەبای و ڕێخستنی کووردە نەگەوی تۆ بێ سراع و ملمنانی لەسەر ئەمە دروستکەی هێزە سیاسیەکان کوا حکوومەت کوا نوێنەرانی حکوومەت کوا ئەحزابە سیاسیەکان تۆ غەیری خەڵکی ئەم ناوچەی خەڵکی ترە بینی ئەبینی لێرە زۆنی هەولێرە بینی لێرە بن کوا نوێنەرایەتیان کوا سەرۆکی هێرێم کوا سەرۆکی حکوومەت کوا وەزارەتی شەهیدان یعنی ئەمە وای لاتۆ تۆ ڕوفاتەکانی باتینان بەرەوە بۆ خۆت ئێمەش گەرمیان بۆ خۆمان ئێمە قازەی نەتەوەیە کاکە خۆمە ئەمە شخصی من باوکم نەمردووە لە پرۆسەیەکا بێنم لە خاکی بسپێن بۆ ئێمە زۆر نیگەرانین یعنی زۆر دڵپڕین لە ئاست ئەم بەم شێوە مامەڵەکردن و بەم خوێن ساردیە تەعاملکردن لەگەڵ دۆسیەکی گەورەی ئاوایە و بەڕاستی ئەمە پێمان ئەڵێ کورد چەند بچووکە لە ئاستی ئەو قازیە گەورەیە عقلیەتی سیاسی و ئیدارەدانی کورد چەند بچووکە بۆیە ئێمە جگە لە نیگەرانی و خەم و خەفەت و ئازار و ناسۆری لەوەی کە ئەم قەزیەمان بەسەراتووە دەیان ئەوەنە خەفەت لەو شێوازی هەڵدان و گەڕانوەی و ڕوفات و ئیدارەدانی ئەم دۆسیە دەین کە بەداخەوە کۆمەڵێن نەزان بەڕێوەیە بن بەڕێوەبردننی دۆسی ئەنفال لە دەست خەڵکی پسپۆر و شارەزا و لاتوانە ئەگەر خەڵکی شارەزا و پسپۆر بێ بەم شێوە ئیدارەی دووسی ئەنفال نادا دوای 36 ساڵ 1669 ڕوفات بگەڕێتەوە لە سەدان هزار ئەنفال کراوە منوەکو خەڵکی گوندی جەلەمۆر کە گوندەکەمان خۆ هەموو کەس عالم ئەزانێت لە کۆی 500 نەفەر 450 زیاترمان ئەنفالە ئێستا ئەمڕۆ ئێمە خۆشحاڵین کە ئەبینین ئەم ڕەفاتانەمان بۆ هاتۆتەوە سیرەکەی لە گوندێکی وها دوورە دەست کە وەختی خۆی کە حکوومەتی عراقی ساڵی هێشتاواش گرتوێتی بردوی لە خواروی عراق لە شوێنێکی ئەوەنە دوور بزیندە بە ساڵانی کردو ناشوێنی ئێستا زۆر خۆشحاڵین کە ئێسق پلوسکانیشمان بێتەوە ئەمە خۆشحاڵین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین یعنی داوا لە دام و دەستگا حکوومیەکان لە سەرۆکاتی هەرێمەکەین کەم تەرخەم نەبن بەرامبەر کە سوکاری ئەنفال و بەرامبەر ڕۆفاتی عزیزانمان هیوادارین ئەم پرۆسەیە بەردەوام بێ و هەر ئەم 172 نەفرە بەدواوە نەبێ و باقی دیکەشی بەدوا بێ و ڕفاتەکانمان ببێنەوە پرسی ئەنفال یا جینۆسایدی ئەنفال یەکێکە لە مەرگە سادە گەورەکانی گەلی کورد ئەبێ ئەم کەیسانە بەردەوام لە لووتکابن خەمی جددی بن و بەردەوام ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتە لە هەرێم تەنانەت لە عێراقا ئەمە بخەنە ئەولەویاتی کاری خۆیانەوە بەڵام ئەم بابەتە پرسی جینۆسایدی ئەنفال کراوەکان لە پراوێزایە لە بیرکردنەوە یعنی لە بیر کراوە لە ڕاستیە و ئێستاکە ئێمە ئەمڕۆ بۆ نمونە کە ئەمە مناسبەیەکی تایبەت بوو بۆ نمونە دوای 20 ساڵ لە ڕووخانی عێراق تازە ئەمە ڕووفاتەکانە هێنینەوە کە ئەمە ئەگەر هەوڵێکی باش بێ بەڵام زۆر درەنگ وەختە و ئەم پرسە بە شێوازێکی گشتی و تایە وەستاوین هیچەنگاوێکی گەورەی نێودەوڵەتی بۆ نانین لە عێراق تاوەکو ئێستاکە کە سوکاری ئەنفال کراوەکان قەرەبوو نەکراونەتەوە قەرەبووی معنەوی نەکراونەتەوە قەرەبووی مادی نەکراونەتەوە ناکرێت قەزەیەکی وا کە ئیتر جینۆسایدە بە هەموو پێوەرێک بەم شێوەیە پشتگوێ بخرێت تەنها لە بۆنەکانە یادی بخرێتەوە و کە سوکارەکەی پراوێز بخرێ بۆیە خەڵکی ناحەقی نییە نیگەران بن و زۆریش تووڕین و ئەمە بەڕاستی سوکایەتیە بە قوربانی کە سوکاری خۆ بە قوربانی وڵاتەکەت قوربانیانی وڵاتەکەت وە هەر بەو کەیسە گەورەیە کە ئەکرێت تۆ ئەوەندە کاری لەسەرکەی مافی ئەوەتە بێ لە داهاتوە داوای دەوڵەتی سربەخۆ بکەی بەڵام ئێمە چیمان کردووە زۆر کۆسپی گەورە هەیە زۆر ئیشی گەورەیە نەمان کردووە کۆسپەکانیشمان نەبڕیوە پێیان دڵخۆشین بە هاتنەوەیان بەس ئەمانەوەیست ئێستا سەر و کۆمار لێرە بواە کاک فافێر لێرە بواە کاک نێسیر لێرە بواە ئەگەر سەر چوار دایشی ئەنفالیان ماچ کردایە سەر چوار باوشی ئەنفالیان ماچ کردای بۆ ئێمە شانازی بوو دڵمان پێخۆش بوو بەس بەداخەوەوان بە حیاتی لە کۆڕکوبوونەوەی ئەنفالانین ئێستانەیەن ئێ بۆ چیمان سەرکردەمان بۆ چییە بۆ چیمانە بۆ جوانی وڵی بۆ جوانیمان نیو نەبوون شیانەکەین ئەگە بەهات نایستا شانازیمان پیانەوە کرد دڵمان پیا خۆش بوو سەرکردەکانمان و هاتن و بۆ ڕووفات بۆ نێشتنی ئەم ڕۆفاتانە هاتون بەخێر بێت بەخێراتنمانە کرد شانازیمان پێوە کرد بەس بەداخەوە بۆ حکومت بەداخەوە زۆر بەداخەوە ئەگە ئەو هاکەم تەرخەمە لە ڕاست کە سوکان ئەرفال ئەمە چەمچەماڵە ئاوی نییە کارەبای نییە هیچ خزمەت گوزارێکی نییە ئەم هەموو گەنجە لەم پەناو لەو پەنادانشتووە ئیشێکی نییە چی دڵمان بە ئەنفال خۆش بێ بە حکومت خۆش بێ ئێمە کە سوکاری ئەنفالین کورد بووین بۆیە ئەنفالکرا خوازیایە جوولەکە بووینای ئەنفال نەبووینایە کورد نەبووینایە باشە کورد نەبووینایە
والله هي كم ترخمي حكومتها كمان هي كم ترخمي حكومتها كمان هيش خميشين هيش خمية لأنفال ناخوة هيش خمية للشهيد ناخوة كل خم لبيش مرقا كان خوي ناخوة أي ترى متشي حكومتك بيه تدري كم في خوش بيه هي هوار ها حموي فوتا حموي هلا بو بخد زلم ورد الديوخو 400 سنة هي 406 أطفال هي بوه 5 كيلومتر قيد في معنقود حتى استرجنيك هر كديت أنا كيس بلاكوا باشا أي تدريكم بحكومة خوش بيتو أو خوايا ها من كسكاري أنفال أجا من دمان أنفال هي بخد أزاني أنفال من سنزورة بخد زلم ورد الديوة أو تحوي نما شهر خارم بداخي أنفالو سرينايا مامن بداخي أنفالو سرينايا سيوشار براي مامي من داركان بداخي أنفالو سرينايا أيقول هيك واتسمان بكراوة ها تيمان بكراوة تخوا من بحكومة اليوم حكومة تدوى ما نكردوها تدوى كسكاري أنفال كردوها هتي كسكاري أنفال من هذه خوم نالم هي كردستان اليوم تدوى يكردوها بناي تقوى بناي تقصى هتا كي لباش 6 سال تو نتواني حتى خصمة جزارية بيكي أي قاي بوتيما حكومة بوتي بي ها دا سركة باشا وا أي ما بيبان خوش أو هالرفات كان ما بو بيتوا بس بزانين يا جنازة من جنازة خومن بسر كينو بلي أو براكتا يعني أو برازاكتا يعني أو خالو زاكتا يعني أو أمو زاكتا إما أو هامانوي إما خو هيسمان ليو ديارني بس هين أنفال قربكم ولا كايما حمو بك سكار خومان يزانين أنفال هر أنفاله حمي خومانا 22 ساڵەوە چەند حکوومەت ڕووخاوە حکوومەتی بەعس نەماوە خۆیان حکومەکەن ئێ بۆ نایەن کاکە قسەی باق و بریق مەکەن بچنە سەر شاشەکان و لەسەر تیڤەکان و قسەی باق و بریق بکەن قسەی باق و بریق مەکەن کردار بکەن وەڵڵی بێ بیلای من ئەو شوێنەی دایکمی تا ئەنفال کرا برا و خوشکەکەی میتی ئەنفال کرا ئیسەی بەو شوێنە ناڕۆ ئەچمە ئەو شوێنە وازام ئەو دەقەیە کە برا و کەسەکەم ئەنفال کرا لەو شوێنە یعنی شتێکیان نەکردو دڵی ئێمە ساڕێژ بێت دڵی برینەکە ئێمە ساڕێژ نەبووە ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە ئەم جەنازانە هاتووەتەوە بۆ کەسوکاری ئەنفال هەڵی نەگرێبی خاتە قەبرەکەوە بۆ کەسوکاری ئێمە نییە بۆ ئێمە نەهاوردێتەوە با خۆمان بیخینە قەبرەکە کاک با خۆمان بیبین بە شانی خۆمان بیبین هەستوکناییە بۆ ئێمە بۆ بەرپرسێتی با بۆ کەسی ئەسکەریتیە خۆ ئەسکەریەکەش برای ئێمە خۆمان ئەسکەرین بەس بە ئەوانەیە کاکە ئێمە کەسوکاری خۆمانە بین هیچ پێویست بەوە ناکە ئەوان بێن بیبن با خۆمان بیبن کاکە هیچ نیوەی ئەوان بیبن نیوەی ئێمە بیبین کاکە هیچ پێویست بەوە ناکە ئێمە داواکارین ئەوەی حیزبی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە ڕێکخراوە حەج کەسێکە حەج لایەنێکە با دڵی ئێمەی گەنج دڵی ئێمەی دڵزامار دڵی پیرێژنیە دڵی ئەختیارێ ساڕێژ بکەن ئەو دڵە کە چەندێکە برینە با ساڕێژ بێ ئەو جەنازانەما بۆ بێرنەوە داواکارین قسەی باق و بریقمان بۆ نەکەن بەیانی دەنگدان بێ بڵێ واکەم و بێ بڵێ واکەم و هەر هەموو حیزبەکان بە یەک چاو کەسیان نێن ئەو قسانە بکەن کردار شەرتە ئەوە نەما قسەی باق و بریق بەسەرچوو نەخێر نەبووتە پرسێکی هەنووکەی بە بەڵگەی ئەوەی ساڵی 2007 حکوومەت یاریمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی شەیدان و ئەنفال و ڕووپێوەیەکی کرد بەپێی ئەو ڕووپێویە زۆرترین قوربانیانی ئەنفال لە سنووری پارێزگای سلێمانیا بووە زۆرترینی لە ڕێگە زینێر بووە زۆرترینیشی تەمەنیان لە 18 ساڵ بووە واتە زۆربەی قوربانیانی ئەنفال ئەکەونە ئەم سنوورەوە بەڵام هەر یەک نمونە بەڵگەی بچووک بێنە سەیری ئەم ڕاستیمە کووە کە ئەمڕۆکرا ئایا هیچ وەزیرێکی دیاری سەرکردەی یەکەمی حیزبەکانمان بینی ئێمە لێرە لەوانی سنووری سلێمانی لە کاتێکا زۆربەی قوربانەکان لێرن ئەی دوو مانگی تر کە هەڵبژاردن نەکرێت بەچی ڕوێکۆدێن داوا لە خەڵکەکەن و بە کەسوکاری ئەنفال دەڵێن وەرە دەنگمان بەرێ لە کاتێکا بۆ نمونە واز لە کەسی یەکەم بێنە کە خۆیان بە خەڵکی ئەم سنوورە ناسان و ڕەنگە جیاوازتر من مەبەستم سەرۆک کێرێم و حکوومەتە بەڵام ئایا جێگری سەرۆک حکوومەت بۆ لە مەراسیمی ئامادەنیە سەرۆک کێرێم دوو جێگریە هەردووچان نوێنەرایەتی ئەم سنوورەکان خەڵکی ئەم سنوورن بۆ کەسیان ئامادەنی یعنی کە تۆ لە پۆستێکای خۆیان دەیان جارەڵێنەمە ئەم پۆست و حکوومەت و دەسەڵاتداریمە بەری ڕەنج و قوربانیدانی ئەم خەڵکە و ئەم میلەت هەیە ئەی باشە بۆ لە کاتی بۆنێکی ئاوا گەورەیە کە 172 ڕووفات دێتەوە ئامادە نابن ئەی بۆ سبەینێ لە یادی کونسوڵخانەیە کە یادێکە کاتەوە یادی کەسێکی مردویان نکات و شتێکیان کاتەوە هەمویان چ ئامادە بن لەبەر ئەوە بەداخەوە ینی دوای 36 ساڵ ئێمەی کەسوکاری ئەنفال بەردەوام لە هەموو بوون و یادێکام نیگەرانیانە دووبارەکەینەوە
حکوومەت کەیسی ئەنفال نەبووتە قەزەیەکی گەورە لای ئەو یعنی بنمونە یەک نمونەی بەسیط بێنمەوە ساڵی 1990 حکوومەتی عراقی ئەو سەدام حوسێن کە ئێمە ئەنفال کرد دەچێت کۆیتیش داگیرەکە لە کۆی تاژماری قوربانەکانیان 1000 کەس کەمترە لە 1990 تا 2022 حکوومەتی کویت 52 میلیارد دلار قەرەبووی لە حکوومەتی عراق وەرگرتۆ بەرامبەر ئەو پەلاماردانە بەڵام ئێمە ئەوە زروفەکە ئەبینین ئێستا بێ 14 جار وەفدی حکوومەت بڕا ئەوە داوا بکات تا پارە نێرە بۆ موچەی مانگێک یعنی لە 2023 کە کورد گەڕاوەتەوە بۆ عێراق حکوومەتەکانی عراق تەشکیل کراون هیچ جارێک کەیسی ئەنفال و قەرەبووکردنەوە و هێنانەوەی ڕوفاتەکان نەبووتە قەزێ تەنها لە پێکردنانی حکوومەتەکەی حەیدرابادی لە 2014 لە کۆی 26 خاڵی داواکاری کورد لە خاڵی 21 داواکەن ئەڵێن ئەبێت کە سوکاری ئەنفال قەرەبوو بکرێنەوە هەموو جینۆساید بەگشتی بڵێن ناوی ئەنفالیشی تا هێنراوە یعنی بەداخەوە لە ئاستە گشتێکە ئەوە ئێمە لە سیانسەی مانگی ڕابردوو ئەم ڕوفاتانە لە بەغا وەرگیران و هێناوەوە بۆ سلێمانی تا ئێستا پەیجی و ماڵپەڕەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی شەیدانێک کاڵێن بڵاو نەکردوێتەوە ئەمڕۆ یەک کەسیان لە ئاستی وەزیر لە ئاستی جێگری وەزیر لە ئاستی وتەبێژ ئامادەرم بەڵام دوو وەزیری عراقیاتون لێرە ئامادە بوو یعنی بەداخەوە نازانم من لە بەرامبەر ئەوەی کە ئەمڕۆ لە حکوومەتی هەرێم بینی هیچ وەسفێکە ناگریان تەنها ئەم ڕاستیمەی ئەمڕۆ بەس بووەوەی حکوم بەسەر تەمەنی زیاتر لە 4 ساڵ کابینەی نوێ بدەین بەتابەتی چکەم کابینەی بەرکارە ئەوانەی ڕابردوو ڕۆشت نیست ئێمە هەرچێک بڵین ئەبێتە ڕەخنەگرتن لە ڕابردوو بەڵام ئەم حکوومەتە ئێستان زۆر یان بەتایبەتی وەزارەتی شەیدان خودی وەزیری شەیدان بێ ئەندازە بێباک بێ ئەندازە کە هیچ گرنگی و بایەخێک دەریاخە ینی تر پێم وایە پێویست ناکە ئەمە قسەیتر بن ئەوەی کە ئەمڕۆ لەم مەراسیمە بێ بیبینێ کە هیچ وەزێکی دیاری کەسێکەمی وڵاتی نەبینی بۆی دەرکەوێت کە تا ئێستا ئەنفال بەداخەوە نەبووە لە کاتێکە هەموو ئەو نەتوانێتتر کە جینۆساید کراون سەیری جوولەکەکان بکە سەیری ڕواندا بکە سەیری ئەرمەن بکە سەیری نامبیا بکە سەیری هەر وڵاتێکی تر بۆسنە بکە هەموو ئەمانە بوون بە دەوڵەت لە سای ئەو جینۆسایدی کە کرا بەڵام بەداخۆی ما خەریکە قوارەکەشمان لە سای سەری ئەو بەرپرسان کە بایەق بە ئەنفال نادەن و تەنها بایەق بە گیرفان و بە کورسەکانی خوێنەدەن بەرەوەوە ڕاک کۆتایی پێبێت زۆر بەداخەوە کە ئەوەش بە هەدەردانی خوێن و خەبات و قوربانیدان و ڕەنج و مادوبوونی ئەم کەسانەمانە کە تەنها لەبەر کوردون کران بە قوربانی بەڵام بەداخەوە ئەمڕۆ ناوچەگەری و کۆمەڵێن پێوە و پێدانی تر زاڵە بێ بەسەر کەیسی ئەنفالە و ئەوە بینیمان ینی بەداخەوە دوای نزیکەی 40 ساڵ لە ئەنفالێمە تا ئێستا 2000 ڕوفات ئەنفال کراو نێنرابێتەوە ئەی چاوەڕێکی پێنیانی یعنی ئایا میلەتێکی تر هەیە بۆ جۆرە مامڕە لەگەڵ قوربانەکانی بکە ئایا بۆ نەوتی کوردستان لێرەوە ئەبرێ لە بازاڕەکانی ئەمریکای ئەفرۆشرێت ئایا ناتوانێت ڕوفاتی قوربانەکان لە چەند سەد کیلۆمەترێکی باشوور و ناوڕاستی عێراق بێنێتەوە لێرە بە شێوکی شایستە بەخاک بسپێردرێت ئایا ئەگەر کەسێکی خۆیان بمرێ ئامادەن بەو جۆرە مامڕەی لەگەڵا بکەن ئایا هەر سەرۆکی حکوومەت خۆی کوڕەکەی نێرە لە زانکۆیەکی بەریتانیا ساڵانە بەدایان دەفتەر دۆلارە خوێنێ یعنی حیف نییە دروستکردنی تاقیگەیەکی پسپۆڕی DNA کە بە مەرج و ستانداردی نێودەوڵەتی بێ بۆ ناسینەوەیانە 10 ملیۆن دلاری پێویستە ئەوان کەناڵێکەکەن و چەند ملیۆن دلاری بۆ سەرفەکە ناتوانەوە بکەن یعنی خەمەکە نەهامەتێکەوە زۆر نازانێت لە چی گۆشەیەکەوە بۆی بڕۆی لە هەموو گۆشەکان وەز بەکەم تەرخەمی حکوومەتەکەی لە هیچ ڕوێکۆ لە هێنانەوە و ناسینەوەی ڕوفاتی ئەنفال کراوان لە قەرەبووکردنەوە لە ناساندنی کەیسی ئەنفال بە جینۆساید لە ئەم حکوومەتە ئەتوانین بڵین لە ئاسی سفر و نەبوونە زۆر ئەوە نیگەرانمانی کردووە بەداخەوە سەرباری و قەیرانی تر دروستەکرانی ئێستا لە کاتێکامی دەکرێت و سەرکی شار دووچاری کۆمەڵی قەریانی ترێت و هەر ئێستا بڕۆسی ناوبازاری چەمچەمەڵکە بزانە چەند پیسە هەفتەیەکە بۆنە زبڵ و خاشاک کۆ ناکرێت ینی هەر بۆنی چەند فال دێتە پێشەوە چەند ساڵێک من متاویم کردو کێشێک لە چەمچەمەڵا دروستەکرێت کێشەی ئاوکارە باش شتێک هەر بۆی خەڵکیش بە نیگەرانی و بەوانە بێت هەر خەڵکی خۆمان ئامادە نەبین لەم مەراسیمێ ئەوەی بینەر و بیسەری بوون ڕای ژمارەیە گوارسیان فالکراوان و چالاکانی بواریان فال بوو کە لەسەر تەوەری بەرنامەکە دوان وە خۆیان باسییان کرد بە بەراورد بە زۆری ژمارەی قوربانیەکان کەمترین ڕوفاتیان فالکراوان گەڕێنراوەتە هەرێمی کوردستان بە جۆرێک تەنها کەمتر لە 2000 ڕوفات تا ئێستا گەڕێنراوەتە هەرێمی کوردستان ئەمە جگەلەوەی باسییان لەوە کردەوەی کە خەمە لەسەر دڵی وارسیان فالکراوان دادگای نەکردنی جاش و مستەشارەکانە و بە قەزێنەبوونی پرسیان فال لە لای بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیەک لە دوایەکاندا تا تەوەرێکی دیکەی ماشکێنێن بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ